گرتنبەری ڕێگای دەستوری لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەربوونی کێشەکان ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر ئاراس قادر خۆشناو سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتیژی لاولێرۆ لەگەڵماندا. دکتۆر سڵاوتان لێبێت، تۆم کاتتان باش. سەرۆکوەزیران مەسرور بارزانی هەر لە دەست بەکاربوونی و لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان جەختی لەوە کردەوە کە دەبێت تەواوی کێشەکانمان لەسەر بنەمای دەستور لەگەڵ عێراق چارەسەر بکەین. پێتان وانێت ئێستا حکوومەتی عێراقی هاتووتە سەر و ڕایی کە دەبێت کێشەی نێوان فیدراڵ و هەرێم لەسەر بنەمای و دەستورە بێت کە هی عێراقە و دەنگی پێدراوە. سپاس. بێگومان ئەو وەسیقەی کە عێراقی دوای 2005 لەسەر بنەدا دەستوری عێراقی بووە. ئەمە بەداخەوە لە ساڵانی ڕابردوو گەورەترین کێشەی ئێمە ئەوە بووە کە دەستوری عێراقی وە خۆی جێبەجێ نەکرا، زیاتر لە 55 مادەی دەستوری تا ئێستاش پێشێل کرایە و بگرە لە ناو دەستوریشدا ئێمە کە دێنە سەر برگەکانی کە پەیوەستە بە هەرێمی کوردستاندا جگە لە بابەتە سیاسیەکان، بابەتەکانی زەوی، بابەتەکانی مادەی 140 چەندین بابەتی تر هەیە، ئەوانش جێبەجێ نەکرایە و پاشەکشەیەکی زۆر ڕوون هەبوو لە عێراقدا کە لە خودی سیستەمی فیدرالیزم یان فیدرالیتدا پاشگەز بووینەوە. بۆیە ئێمە دوو جێنەزەری جیاواز بوو. ئێمە لە هەرێمی کوردستان هەردەم لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان، لە ڕێگەی سەرکردایەتی سیاسی کوردستان هەموو جارە تاکیدەوە دەکرا ئێمە وەسیقەیەکمانە کە دەستوری عێراقیە فەرمو بابێن لەسەر ئەو دەستورە کار بکەین. دوای دەستوری یاساکان دەردەچوون، بەتایبەتی یاساکانی بودجە ئەگەڵ بە علاقەی بە لایەنە داراییەکانە. دوای جگە لە یاساکانی بودجە ئیتفاقاتیش دەکرا، بەڵام بەداخەوە بە بیانی جۆرا و جۆر و هەندێک جار بە دەستەوەردان و یاخود بە ڕێنوێنی هەندێک خەڵکی ناوخۆشمان بەداخەوە کە دەبوو هۆکارێک وەک پاڵەپەستوویەک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بیکەن و جێبەجیان دەکردووە لەو شتاندا دخۆیان دەکشاندەوە. بەو دوایی کە جەنابی سەرۆکی حکوومەت کە دەڵێن بەهێزی لە ئیرادا، بەهێزی لە پلاندانان و بەهێزیش لەوەی کە تۆ لەگە بەرامبەرەکەت بە مەنطق و بە زانستی و بە فەنیات قسە بکەیت. بەو دوای حکوومەتی عێراق هاتە سەر ئەوەی کە فەرموون ئێمە هەندێک شتی تەکنیکی فەنیمان هەیە. تیمەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە گفتوگۆکەکانیان و لە ئامادەکردنی بابەتەکانی بە شێوازێکی واشتەکانی ئامادە کرد. لە پشت ئەوانش هێزێکی ئێرادەیەکی بەهێزی جەنابی سەرۆکی حکوومەت هەبوو کە هەردەم لەسەر هێڵ بوو لە گەریان و ئەوەی کە بەو دوایش هەست پێکرا لەگەڵ دەست بەکاربوونی بەڕێز سوودانی کە ئەویش ئێرادەیەکی هەیە کە زیاتر بۆ لێک دەگەیشتن. هەموو ئەوە دەرەنجامەکەی ئەوە بوو کە ئەو ڕۆوەک تازە بەرلەوەی لە راپۆرتەکەی ئێوە پێم وایە پەیامێتان ساعتێک پێشێستا باسی کرد کە کۆی ئەو بابەتانەی کە دوێنێ لە هەولێر ئەنجومەنی وەزاری ئابووری عێراقی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان یان ئەنجومەنی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک لێکتێگەیشتیان نووسیوەنشتیان ئامادە کرد و ئەوڕۆ خراپبرد بابەتەکان بۆ کۆبوون ئەنجومەنی وەزیران. بەشێکی گرنگی لەوانە بڕیاری لێدرا لە ئەنجومەنی وەزیرانی عێراقی. ئەوە بە ئیرادە و بە خۆراگری و بە بەردەوام و لە هەمان کاتدا بە پلان و بە بەرنامەی باش و بە دوکومنت و بە شەفافیت دەبێتەوەی ئێستاکە لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەوی کردیە لەو قۆناغی ئێستادا. بەڵ دکتۆریان دەتوانێت بڵێن بڕیارە دروستەکە ئەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان دەستوری کردە بنەمای چارەسەرکردنی کێشەکانی. ئەوە ئەساسە لەبیر نەکەین ئێمە بابەتێکی سیاسیمان هەیە بەر لەبەوەی بابەتێکی داراییمان هەیە. بابەتە داراییەکان و ئابوووریەکان هەمووی بابەتی لاوەچین. خۆ جەنابی سەرۆک بارزانی دوێنێ لە دیداریان لەگەڵ شاندەکەی ئەنجومەنی وەزاری عێراق باسیەوە کرد، زۆر بەڕاشکەوانە پێگوت ناکرێت هەموو تەزحیات و ماڵوێرانی خەڵکی کوردستان و مافی خەڵکی کوردستان ئێوە بن پێتان وای بتەنها موچە و چەند شایستەی داراییە. ئەوە نشتی زۆر لاوەچین ئەسڵەن کەمترین استحقاقاتە. بۆیە ئەگەر جێتەن لە قسەکانی جەنابی سەرۆکی حکوومەت بوو بێ هەردوێنە جەنابیان یاخود پێرە کاتی کە قسەی کرد لە گەشاندەکە پێرێ وتی ئێمە ئەوەی لێ ئێوە داوا دەکەن مادام ئێمە ئێستا بێک و ئیتفاقیەکمان هەیە لەگەڵ نێوان هەردوو حکوومەتدا و بەشێکین لە عێراق ئێستادا و لە یاسای بودجەدا هاتیە و ئیتفاقیەکمانی بەناوی ئیتفاقی تەحالف ئیدارەی دەوڵە چۆن مامەڵە کەسێک دەکەن کە لە بەغداد لە بەسڕایە هەماشت بابەت مامەڵەش کەسێک بن کە لە هەولێر و سلێمانی و دهۆکە. منطق ئەوەیە. دووش کۆی گشتی چەتری هەموو ئەو ئیتفاقاتانە و یاساکانی ئێمە دەبێت دەستور بێتن، چونکە دەستور داچی یاساکانە.
ئەو سەرچاوی هەموو یاساکانی ناکرێت شتێک لە عێراقدا بکرێتن لە دژی دەستور بێتن وەک باسم کرد بەداخەوە خودی دەستور جێبەجێ نەکرایە تجاری یاساکان بەڵام بۆ دوایی هەم بە هیمەتی خودی بابڵە حکوومەت یاریمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت لە پشت ئەویش جەنابی سەرۆک بارزانی کە بە هەموو شەوازێک پاڵپشتن بۆ ئەوەی کە بە هەر شەوازێک بێتن خۆڕاگری حکوومەت و استحقاقاتی خەڵک یاریمی کوردستان دابین بکرێت بەبێ ئەوەی سازش لەسەر مافکان بکرێن چکە شتێک دروست بووە بەڕێزم ئێستا لە عێراق بەداخەوە ئەگەر تۆزێک بگەڕێنەوە چۆن لە پێشترێک کە ڕێژەی یاریمی کوردستان 17 بوو کرا 12.67 چۆن پێشتر شتێک نەبوو بەناوی ئینفاقی فعلی زیاد کرا چۆن کۆمەڵێک بابەتی کە هەبوو بووە ئەمری واقع و لەسەر هەرێمی کوردستان فەرز کرا ئێستا بەو دوایە خەریک بوون لە ژمارەی فەرمانبەران لە مخەساتی فەرمانبەران لە شێوازی حسابکردنیان لەگەڵ هی خانەنشینان لەگەڵ خانەوەری سەربەرزی شەهیدان هەموو ئەوانەی تر بەنیاز بوون بێن دەستکاری هەندێک لەو بابەتانە بکەن کە بە شێوازێک کەمیکەنەوە زۆر دیاریکرا بێتن لێرە بوو کە جەنابی سەرۆکی حکوومەت و حکوومەت یاریمی کوردستان بەگشتی لەو بابەتە سازش لەسەر مافەکانی خەڵک نەکرا و توانرا بە هەموو بە دیبلۆماسیەت لەسەر بنەمای دەستور یاسا و خودی یاسای وەک باسم کرد ئیدارەی مالی عێراقی و یاسای بودجێ عێراقی ساڵانی 2024 و لەگەڵ ئەو ئیتفاقانەی کە پێشترش هەبووە لە تەحالوفی ئیداری دەوڵە هەموو ئەوانە لە تاکید دەکەمەوە لە پشتەوەش هێزێکی گەورەتر کە خودی جەنابی سەرۆک بارزانی لەسەر خەدوو بۆ بابەتانە لەو بارودۆخێکی ئێستا کوردستان تێدا دەبڕێ کە بەرەو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەچین کە بەداخەوە تاکید دەکەمەوە خەڵکانێکن لە ناو کوردستان کە ئەوڕۆکە بەشێکیان بەداخەوە لەوانەیە ئیدی لە پۆستی زۆر بەرزیش بن پێیان خۆش نەبوو کە بێتن استحقاقاتی خەڵکی کوردستان بێتن و موچەی خەڵک بگاتن و ئەو بڕیاری ئەوڕۆ لە ئەنجومەنی وەزیرانی عێراقی دەرچوو ئەو بڕیارە بدرێتن تەنها پێیان وابوو ئەگەر بێت و ئەوە نەکرێتن دەبێتە پاڵەپەستویەک لەسەر حکوومەت یاریمی کوردستان و لەبەرەوەی حکوومەت یاریمی کوردستانیش سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان زیاتر ئەو وەک جێگری سەرۆکی پارتی دەبێتە پاڵەپەستوو لەسەر ئەو لەسەر پارتی دیموکراتی کوردستان بەڵام حکمت خۆڕاگری ئیرادا بوونی بەرنامە و خۆ ئامادەکردن لەگەڵ بەکارهێنانی هەموو ئەو ئامرازانەی کە لە بەردەستن و ئەو شێوازانێک لە بەردەستن توانرا بگەینە ئەو ڕۆکە ئێستاکە دەتوانین بڵێن تا کۆتایی ئەو ساڵ بڕیاردرا کە هەموو موچەکان بە هەر شێوازێک بێتن فەرمانبەران هەموو سەرف دەکرێتن دوای ئەوەش هەر چێک خەلەلی هەبێت ئەوە بایەمەتی دەست پێ دەکاتەوە ئەوانەی کەمان کە ژمارەکان نزیک 100,000ەکە و جگە لەوانیش هەر خەلێک هەبێتن لێرە بەولاوە بە گفتوگۆ چارەسەر دەکرێتن بۆ ئەوی لە ساڵی 2025 پێتانوانیە ئەوانەی پێداچونەوەی کێشەمان نەمێنێت پێتانوانی ئەوانەی کە ئاستەنجیان دروستە کرد لە پرسی ناردنی موچە یاریمی کوردستان بۆ فەرمانبەرانی هەرێم و پێیان وا بوو ئەمە بکەنە ئاستەنجێک و بارگرانیەک بۆ سەر حکوومەت یاریمی کوردستان هەر خۆیان لەنا حکوومەت یاریمی کوردستانان بەڵام ناتوانن بەرپرسیارەتی هەڵبگرن باسم کرد گوتم بەداخەوە خەڵکانێک کە لەو بەرنامە دەستیان تێدا بوو بۆ نەگەیشتن بە ینی ئەو ئیتفاقانەوە یاخود نەناردنی استحقاقاتی خەڵکی یاریمی کوردستان کە لەوانە بەشێکیان لە حکوومەتش بەشدار بن کە ئەوەش وەک گوتم زیاتر مەرامەکە سیاسی و بابەتەکە بۆ هەڵبژاردن بوو هەندێک خەڵکان بەڕاستی تاکە مەبەستیان زۆر لە ڕوانگەیەکی حزبی و تەسک سەیری کارەکان دەکەن باچیان بۆ نییە کە خەڵکی کوردستان چی لێ دێ و چۆن دەبێتن خەڵکێک کە باچی بەوە نەبوتون خیانەت لە خاچی کوردستان بکاتن باچی بۆش نابێتن کە خەڵکی چی دێتن ئەو قسە زۆر وازەحە و هەمووش دیارەکە چێن و بە هەموو هەوڵێکیان ئەوان هەوڵیانەدا بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەتی خودی جەنابی سەرۆکی حکوومەت و بکەوێتە گۆشەیەک کە تێیدا لێرە بەولاوە لەگەڵ حکوومەتی فیدرال لە گفتوگۆ نەمینێتن یاخود بتوان بە شێوازێک بێتن کە حکوومەتی هەرێمی کوردستان خەتابارکەن لە کارەکان بەڵام دووبارە تاکید دەکەمەوە حکوومەتی جەنابی سەرۆکی حکوومەت و بەگشتی لە پشت ئەویش جەنابی سەرۆک بارزانی خۆی و هەموو تیمەکان کە کاریان دەکرد بە شێوازێکی وا بوو کە سەرجەم ئەو ڕێگریانە و یاخود دوتان ئەو بۆمبانەی کە خەڵکێک دای نابوو لە سەر ڕێ ئەو شتانە وردە پوچەڵ بکرێت و لا بگرێتن و دڵنیاش بن لە داهاتوشدا هەوڵی کە دەدەن خاو خەڵکانە و خەڵکانی تریش بەڵام ئەگەر ئەوان جارێک هەوڵ دەم بۆ ڕێگری لە بەردەمی ئەو کارانە دڵنیا بن لەوەی کە من دڵنیان لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی و مەرجعەتی کوردستان دەجار هەوڵ دەدا بۆ ئەوەی
ئەو ڕێگریانە نەهێڵێتن و هەرچی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێتن ئەو بکرێت و سازش لەسەر یەک بچکترین شت لە مافە دەستوریەکان و یاساییەکان و سیاسیەکانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بەرنادرێتن و بەردەوام دەبن لەسەری. دکتۆر کەوا بێت کۆبوونەوەی وارا گفتوگۆکانی ئەنجومەنی وزاری ئابووری عێراق و هەرێمی کوردستان و لەو کۆبنەوەی کە سەرۆک وەزیران مەسرور بارزانی خۆی زۆر شتی ڕاستەڕێ کرد و زۆر شتی بۆ عێراق ڕوون کردەوە. ئەمە ئەو ڕاستی بۆ عێراق دەرنەخست کە لە ماوەی ڕابردوودا ئەوانەی و ئاستەنگانیان دروست کردووە ناڕاست بوون، داتای ناڕاستیان داوەتە حکوومەتی عێراقی و ئێستا خۆیان واقعەکان بۆ ڕوون بۆەوە کە دۆخەکە چۆنە و بەو شوێنە نەبوو کە بۆیان باس کراوە. بەتەکیت ینی ئەوە بەشێک بوو جارێ هەر بۆ خۆی پاش ئەوەی کە گەیشتە ینی حکوومەتی فیدرال گەیشتە ئەو قەناعەتێک کە شاندێک لەو ئاستا کە دەڵێن ئەنجومەنی وەزاری ئابووری عێراق بە هەموو وەزیرەکان و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێت هەر هەمیان و بەتی مەفەنیەکانیشان لەگەڵیان هەمووی بێن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕوو بە ڕوو دابنیشن بە کاملی و بە هەموو شتەکان با بین دایالۆگێکی مەسئولانە بکەین. ئێمە وڵات بەڕەوە دەبین هەردوو لامان، ئێمە مەسئولین بەرامبەر خەڵک، ئێمە نابێتن بین هەندێک ململانی سیاسی یاخود هەندێک کێشەی سیاسیمان ببتە هۆکار کە خەڵکی ئێمە زەرمان بێت چ لە عێراق چ لە کوردستان کە ئەوەت کردە ئەساس بۆ گەڕانەوە بۆش ئەمە دەستورێکمان هەیە پابندین لە دەستور پابندین بە یاسایەکان سەیریشکەن و من دەبێت شتێک لێ ئێزافە بکەم. ئەوە لە هەرێمی کوردستان هەیە هەندێک خەڵک قسەیان دەکرد کە گوایە لە هەرێمی کوردستاندا تاو زانیاریەکان دروست نەبوون و هەندێک ژمارە زیاد کرا و ژمارە کەم کرا و جگەلەوەی کە وەزارەتی دارایی هەندێک ڕوونکردنەوەیدا، بەڵام من دەمێک لەو بابە لەو مەلەفات هەندێک زانیاری وردم هەبوو و کارم لەسەر کردیە. ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە لە داتا و زانیاری و دقت و بایۆمەتری بەدە ساڵی کەش لە عێراق نابێت. بۆیە کە جەنابی وەزیری دارایی عێراقی کە دێت لەوێ شتێک لە بەڵام کە دێت سەیری وردەکاری خۆت دەکەی چ لە هەرێمی کوردستان کرایە چۆنە و شاندەکانی ڕقابەی مالی دێن شایدی بۆ دن کە ئەوەی لە هەرێمی کوردستاندا هەیە ئەگەر هەندێک تێبینی کچکە هەبن تەمەنەوە تێبینیان ژۆ گوتم چارەسەر دەکرێتن، بەڵام نسبیان مقارنە ناکرێت لەگەڵ عێراق. بۆیە نیەتپاچی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و جدیەتی لە کارەکان و دروستی کارەکانیشی ئەوانە هەمووی بۆ هۆکارێک بۆی ئەو کۆبنەوانە بکرێتن و دڵنیام چەندی دایالۆگ و لێک نزیکبوونەوە هەبێتن ئەو قۆناغە باشترە ئەگەر تاکید دەکەمەوە بەداخەوە حقیقەتە شتاڵ هەیە لە عێراقدا لە پشت حکوومەتیش خەڵکانێک هەن جار بەجار لەوانەیە هەوڵ بدەن هەوڵەکانی خودی حکوومەتی عێراقیش لەو بابەتە ڕابگرن، بەڵام وەک باسم کرد لە سەرەتادا ئەگەر ئەو خەڵکان لەلایەک هەوڵدەن بۆ ڕاگرتنی ئەوە لەلای ئێمەشدا ئێمە دڵنیان لەوەی کە مەرجەعیەتی کوردستان و قیادەی سیاسی کوردستان خودی جەنابی سەرۆک بارزانی و دواتر جەنابی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و هەموو خەڵک لە هەرێمی کوردستان ئەوەی کە لەگەڵان کار دەکەن ئەوانی لەسەر هەموو ئاراستەکان ئیش دەکرێتن بۆ ئەوەی هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی ئیداری هەم لە ڕووی ئەسکەری و پێشمەرگە لە هەموو لە کەناڵ دیپلۆماسیەکانی پێش کار کرایە بۆ ئەوەی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان زامن بکرێ و سازشش لەسەر مافە ئەساسیەکان نەکرێت. بەڵێ بەڕێز دکتۆر ئاراس قادر خۆشناو سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتیژی لاوەلێرۆ لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ کاتێ بێمەتاندا.